بەڵە بەڕێزان وەکو سەرەتاش پێم وتن ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر پاراستنی زمانی کوردیەکەین لە لای کوردانی تاراوگە و خێزانە کوردەکان بەعام جا بوو ئەم مەبەستە پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر هیوا بالیسانی سەرۆکی کۆمەڵەی جیهانی گەنجانی پرۆفیشناڵی کورد و ڕاوێژکار لە بواری پەروەردە لێرە لامان میوانە دکتۆر زۆر بەخێربیت. پێم خۆشە لەوە دەست پێ بکەین ئەها باسێکی کۆمەڵەکەمان بۆ بکەیت. بەڵێ قوربان. پێشتی زۆر سپاس بۆ میوانداریکردنمانی ئەمڕۆ لە کوردستان بەخێر شارەڕەنگینەکەتان. ئێمە کۆمەڵەکەمان دامەزران لە ساڵی 2021 ئەو کاتەش ڕاگەیاندنەکەمان هەلارەی جەنابتانەوە بوو. دوایەوەی من فترێک لە بەریتانە ئەژیام لە 1970 تاکو 2011 دواتر 2011 گەڕامەوە کوردستان و لە زانکۆی سۆران وەکو ڕاگر لە فاکەڵتی پەروەردە داوام کرد. بەڵام دواتر لە 2018 گەڕامەوە بەریتانیا لەوێ بینیمان کەوا فراغێک هەیە. فراغەکە ئەوەیە کەوا مجموعەیە گەنج دێنە پێشەوە جیلێکی تازە لەوانەیە کە دایک و باوکانیان لە ساڵەکانی 2000 هاتوون بۆ ئەوەیە کۆتاییەکانی 2000 هاتوون بۆ ئەوەیە ئێستا کاتی ئەوانە بڕۆم بۆ زانکۆ بڕۆم بۆ کۆلێج بۆی کە بچن شەهادەی بەرز بەدەست بێنن. بەڵام بەداخەوە ئەوانە ڕاوێژکاریان نییە، کەسێک نییە ڕاوێژکاریان پێبدا. من لەگەڵ برای بەڕێزم کاک دکتۆر زریان سدیق لەگەڵ چەند ئەکادیمیەکی تر لە تاراوگا خۆبەخشانە هەڵساین بە دامەزراندنی کۆمەڵەکە بۆ ئەوەی کەوا بتوانین ببین بە پردێک لە نێوان گەنجان و پرۆفشناڵەکان واتەوانەی کەوا توانی ویانە بگەن بە مەرکەزێک بگەن بە شوێنێک ینی خۆیان دروست بکەن ئەوانە وەکو ڕاوێژکار بدەین بە گەنجەکانمان بۆی قسە لەگەڵێک بکەن و بتوان ئەوانیش هەمان ڕێچکە بگرنە بەر. باش دکتۆر بە شێوەیەکی گشتی کار و چالاکیەکانی کۆمەڵەکەتان لە چیا خۆی بینێت ینی؟ بەڵێ ئێمە بڕیارماندا تەمەن ئێمە خۆبەخشین هەر هەمومان بڕیارماندا هەر کەسە و لە شوێنی خۆیەوە کار بکە لەبەروی کە بیستمان لەسەر ئاستی جیهان بکەین نەک تەنها لە بەریتانیا کورتیکەینەوە ئەوە بوو خۆشبەختانە تانیمان چەند ئەکادیمیەکی تر بدۆزینەوە لە چەند وڵاتێکی تر بۆ ئەوەی کەەوە ئەوانیش هاوکارمان هەر کەسە و لە شوێنی خۆی چاڵاکی بکات. چاڵاکیەکان بریتە لەوەی کەەوە هەوڵ بدەین سیمینار بکەین، هەوڵ بدەین وەرکشۆپ بکەین، هەوڵ بدەین ئەگەر بکرێت کۆنفرانس بکەین، هەوڵ بدەین سەردانی شارەکان بکەین بۆ ئەوەی کە لەوێ چاڵاکی بکەین لەگەڵ خانەوادەکان. هەروەها یەک لە شتەکانی تر ویبینارە لە ڕێگەی ئۆنلاینەوە ئێمە هەوڵ دەدەین کە کەسانی پرۆفشناڵ بدۆزینەوە چاپێکەوتنیان لەگەڵ بکەین. دواتر ئەو ویبینارانە لەسەر پلتفۆرمی یوتیوبی چەنەڵەکەمان و هەروەها لەسەر وەبسایەتی کۆمەڵەکەمان دابنین بۆ ئەوەی کە گەنجان بتوانن سەیریکەنەوە. بۆ نمونە برادێکمان هەیە بە ناوی کاک بەختیار مامشێخ، نازانم جەنابتان ناوتان بیستویان نا، کە کانسلەرە لە لەندەن، یەک لە شارەوانەکانی لەندەن. ئێمە چاپێکوتنمان لەگەڵ کرد بۆ ئەوەی کەوا زانیاری لێوەگرین چۆن کەسێکی کورد ئەتوانێت بێ بە کانسلەر. ئەو چاپێکەوتنە ئەو بە تەفسیل بووی باسکردین، گرنگی بوو باسکردین کە چەند گرنگە ئێمەی کورد بتوانی لە تاراوگا شوێن پەنجەمان هەبێ لە ناو دام و دەستگاکانی دەوڵەت بۆ ئەوەی کە دواتر بتوانین شت بکەین بۆ گەلەکەمان. جا کاک بەختیار شتەکانی ڕوون کردەوە ئەو بیناری ئێستا تەزیرە لێوە دانراوە. جا ئەوەیە نمونەیەکە مثلەن دکتۆر زانا زرار بۆ نمونە ناوبانگتان لەوانەیە بیست پێ دکتۆر زانا کەسێکی زۆر بەڕێزە لە کاتی کۆڕۆنا زانیاریێکی زۆری بەخشی بە خەڵکە لە ڕێی ئۆنلاینەوە بۆی کەوا نسحەتی تەندروستیان بکات چۆن خۆیان پارێزن. دکتۆر زانە بە هەمان شێوە باسی کرد چۆن لە بەریتانیا ئەبی بە دکتۆر ینی کەواتە ئەوە هەدەفەکەمانە جاوەیەک لە چالاکیەکانی. باشە ئەی پێشوازی کوردانی تاراوگە لە چالاکیەکانتان چۆنە؟ سەباسیەوەت کرد بۆ نمونە سیمینار ڕێگەخین ئەوان چۆن بەڕاستی زۆریان پێخۆشە و الحەمدوللا دەبینین کە فعلەن شتێکمان کردووە ینی شوێن پەنجەمان دیارە. ئەوەیە کە بۆ منە ئەڕین بۆ شارەکان سەردانی شارەکان دەکەین لەوێ یەک لە سیمینارەکان کە پێشکەشی دەکەین سیستەمی خوێندنە سیستەمی خوێندن لە وڵاتەکە چونکە بەهۆی ئەوەی دایک و باوکان بە سیستەمی خوێندن هەندێکیان یعنی بە سیستەمی خوێندندا نەڕۆشتون نازانن ڕێگاکان چۆنە بۆی کە بگەی بە شتێک. مەسەرەن بۆ نمونەیەک باز بکەین لێرە ئەگەر کەسێک لەوێ بوێ سەیدەڵە بخوێنێ لە بەریتانیا بنمونە بێنینەوە سەیدەڵە بخوێنێ ئەگەر بێ سەیدەڵە بخوێنێ دوو ڕێگەمان هەیە بۆی کە شتە بکات. دەتوانێت لە ڕێی ئەی لەڤڵۆ بکە کە شتێکە تەنها تاقیکردنەوەیە دەتوانێت بیتێک بکە کە نیوەی تاقیکردنەوەی نیوەی کۆرسە هۆردووکیشان ئەڕۆنەوە بە سەیدەڵە.
جا ئەو زانیاریانە گرینگە کە بیدەین بە کۆمەلگا کە دایک بۆکان باسی سیستمیان بۆ دەکەین کە خوێندن چۆنە لە سەرەتایی لە دوای ناوەندی هەتا ئەوڕۆم بۆ کۆلێج چۆن بگەن بەزان کۆ چۆن اختیارەکانیان هەڵبژێرن زۆر دڵخۆش دەبن دەڵێن ئێمە ئەو شتانەمان نەزانیوە ینی ئێوە هاتون منە فریا دەرس ینی برادێک هەرچەندە نازانم ئەو شتەکە ئەوێ باسکەین یان نەبرادێک پێوتم کە خوا پارەتدا بە کەسێکە بێ زەکاتی لێ دەرکە ئێوەمانان زانیارێکتان وەرگرتووە دەبێت زەکات لە زانیارەکەتان بیبەخشنەوە ینی ئەوە یەک لەو شتانە بوو کە لە ڕاستەخۆ پیان وتم ینی بەڕاستی ئەوە احساسێکی تایبەت پێ دەکە بینی فعلەن تۆ شوێن پەنجە دیار و شتێک دەکەی بۆ کۆمەلگا. باشە دکتۆر لە سەرەتای قسەکان تا باسی کردوتێ ساڵی 2011 بۆ ئەوەنە لە بەریتانیا بووم و دوایی هەژدە گەڕاومەتەوە. باشە حاڵ و وەزعی کەلتور و زمانی و ئەدەبی کوردی لە لای کوردانی تاراوگە چۆنە بینیت؟ ئەو باشە نییە کە ئێمە بمانەوێ بەڕاستی بەڵام هەشە ناتوانین بڵێن کە نییە ینی چۆن باشیکەین دکتۆر؟ ئەبێ کاری لەسەر بکەین ینی ئەبێ بەڕاستیت پێ بڵێم ئەنی کاری حکوومەتیش ئەبێ بێتە سەرخەت لەگەڵ حکوومەتیش نوێنەرایەتی ئەبێ زیاتر لەگەڵ کۆمەڵە کوردەکان و ئەوانە بێتە سەرخەت سەردانیان بکە چاڵاشیان بۆ ڕێک بخە ڕاستەکە کاروان هەوڵ دەدا بە ژێری پێویست بەڵام پێویستە تۆزێ زیاتر بکرێ بۆی کە ئیشەکان لەگەڵگەن چونکە مناڵێکی زۆرمان هەیە لە تاراوگا ئەمە ئەوە سامانێکی نەتەوەییە بۆ مەلەوەیە ئەگەر بتوانین بە شێوازێکی گونجا و باش بەکاری بێنین دڵنیام دوو ڕۆژی تر ئەگەڕێنەوە بۆ کوردستان خزمەت دەکەن ئەتوانن لەوێ پشێن پەنجیان هەبێ لۆبێکی باش بۆ کورد بکەن ینی ئەمە سامانێکی زۆر باشە ئیشی لەسەر بکەین. بەڵێ دکتۆریوە هەمیشە ئێمە کە باسی شتێکەکەین چا بکرێ یەکسەر ئەڵین بۆ نمونە لایەنی بەرپەرست باشە ئەی پەروەردەی خێزان ینی ئێمە وەکو خێزان نابێ ئەم کەلتورە جوانە ئەم زمانە شیرینە بپارێزین. زۆر 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 گرنگە خاڵێکی زۆر گرنگت باس کرد چونکە ئەگەر تۆ سەیری پەروەردە بکەی پەروەردە خۆی لە سێگۆشەیەک پێک دێ ئەو سێگۆشەیە شێوچێ دەگرتەوە مەسەلەن قوتابخانە دەگرتەوە مامۆستا دەگرتەوە خێزان دەگرتەوە ینی ئەو سێگۆشەیە هەر سێکانێک کەواتە ئەمە ئەگەر بێت و بازنێک لە ناوەڕاستەکەی دابنین بە هەر لایەکی دابین باڵانسەکە تێکەچێ وانە بکەواتە ئەبێ خێزان بەشێکی گرینگە لە پەروەردەکردنی منداڵەکە بۆیە ئەبێ دایکان و باوکان لەوێ هەوڵ بدەن منداڵەکانیان لە زمانی کوردی دانەبڕێن لە ماڵەوە بە کوردی قسە بکەن هەوڵ بدەن ئەو کۆتایی هەفتەکان ویکەندەکان ئەگەر نیان بۆ قوتابخانە کوردیەکانی کە هەیە لەوێ هەوڵ بدەن لە ماڵەوە فێرە زمانی کوردیان بکەن مزن من بۆ منە خێزانەکەم لێرەوە کتابی کوردیمان لەگەڵ خۆمان برد چکە مناڵەکانمان لێرە بووم بە ماوەی چەند ساڵێک بۆی لە دەستی نەدەن ئێستا هەموو شەمەیەک دانیشن لە ماڵەوە زمانی کوردی دەخوێنن دایکیان پێیان دەڵێ فبۆ ئەو وای کردو کە ئێستا فعلا مناڵەکان بتوان بخوێنەوە بشنووسن بە زمانی کوردی لە خۆشبەختانە. باشە دامەزراندنی تۆڕی مامۆستانی تاراوگە باسێکیەوە مەتوانی بۆ بکەی بەسەر چاو تەمان ئێمە یەک لە شتانەیە کە دەیکەین وەکو وتم چاڵاشەکان وەرکشۆپ و سیمینار و ترینینگ و ئەو جۆرە شتانەیە بینیمان کەوە ژمارەیەک لە قوتابخانە هەیە لە وڵاتی بەریتانیا هەندێک لە قوتابخانەکان مامۆستاکانیان تەمان هەمان خۆبەخشن بەڵام هەندێک لە مامۆستاکان بڕوانامەی مامۆستایەتیان نییە کە هاتوون بوون بە مامۆستا بۆیە بە پێویستمانزانی کە ئێمە هەڵسین بەوەی کەەوە خولێک بکەینەوە بۆ ئەو مامۆستایانە بۆەوەی کەەوە ناوی خۆیان بنووسن و بتوان شتێکی وا بکەین ئەوە بتوانیمان لە 113 ئەندام مامۆستا خۆیان تۆمار کرد لە وڵاتی جیازیات چکە لە ڕێک کۆمەڵەکەمانەوە بانگوازمان بۆ کرد بە هاوکاری لەگەڵ پرۆفیسۆر کاک دکتۆر هیمداد عەبدولقەهار لێرە لە کوردستان سەرۆکی دەستگای مێگەمایند پلەسە لەگەڵ ئەو قسەمان کرد توانیمان سەر مامۆستایەکی بەڕێز بێنینە سەرخەت بۆی کەەوە ماوەی 8 هەفتە خولێکمان کردەوە بۆ مامۆستایان داهاتن بە شێوەی ئۆنلاین بۆی ئەویش بەڕێزیان هەوڵیاندا ئێمەش هەوڵماندا چەند پرۆفیسۆرێکی باشی کوردستانمان هێنا ئیدەرەوەمان هێنا کە ڕێگەکانی وانەوتنەوە بڵێنەوە چۆن دەست بە مناڵەی چۆن ئەو شتە دەکەی بۆی ئەو مامۆستایانە دروستکەین بتوانین تۆزێک شتێن پێ بەخشین بتوان بیدەن بە مناڵەکانمان بۆی کە پەروەردەیەکی تەندروست دروست بێت لێرەدا هەمووانەکانی شەر بە زمانی شیرینی کوردی بەڵێ بەڵێ ئەوە لە ئەنجامدا بۆمان دەرکەوت کە ئەو مامۆستایانە پێویستیان بەوەیەکەوە شوێنێک هەبێ دەردەدڵی خۆیان بکەن یاخود پرسیار بکەن یاخود تەتویریان پێویستەمە ئەوە لە ئەنجامدا تۆڕی تارۆگەی مامۆستایان لەدایک بوو ئێمە و کاک دکتۆر هیمداد بەیەکەوە هەردوو کۆمەڵە بڕیارماندا کە ئەو شتە جێبەجێکەین تۆڕەکە لەدایک بوو ئێستا سەروی زیاتر لە 100 ئەندامی تایە
کە ئەمە مانگانە سمینارێکیان بۆ دەکەین هەر مانگە و کەسێک داوت دەکەین بۆی کەوا بێ بۆی مامۆستاکە چۆن لەن کنتینیوس پروفشنال دیڤلپمنت یان CPD ئەوە بەردەوام مامۆستاکە تەتویر بەخۆ بدە ینی ئەوە نییە کە تۆ بوەستی لە شوێنێک دایمە بەردەوامی پێویستە یەک لەو کەسانی کە مانگمان کرد بەڕێز محمود باجەلان بوو کە جەنابیان لە وەزارەتی پەروەردەن لێرە کاریان کردووە لەسەر ئەوەی کە کتابەکەی باڵدار دەستکاری کراوە تۆزێک ئێستا زمانی کوردی بەڵام ئەو دەستکاریکردنە شێوازی وتنەوەکەی ئاشنا نییە لەلایەن مامۆستایان کە چۆن بەکاری بێنن بۆیە ئێمە داوامان لە بەڕێزان کردو لەگەڵ دکتۆر هێنداد قسەمان کرد لەوانەیە لەو فترەی داهاتوو خولێک بکەینەوە بۆ چەند ڕۆژ ینی بەشێوی ئۆنلاین بۆی مامۆستاکان پێمزان کتابەکە چۆن بەکاربێنن باڵە باشە دکتۆر هیوا باسێکی ئەوەم بۆ بکە کوردانی تاراوگە با بڵین پێویستە چی بکەن بۆ منداڵەکانیان تاوەکو پارێزگاری لەو زمانە بکرێ تاوەکو ئەو کەلتورە لە ناو نەچێ ئەبێ ئێستا خۆت باسی شتێکی جوانت کردوتێ من بۆ خۆم مناڵەکانم پەرتووکی یارم بۆ بردون و شەمان بێ یەکشەمان بێ وانەی تیا خوێنن ئەوە بە چۆن بە ضروری ئەزانی تا چەندێک ئەوە گرنگە تەمان وەکو باسمان کرد ئەو سێ گۆشەی کە بۆ جنابتم تازە دامنا خێزان دەورێکی من حەزەکەم لە ڕێی تۆوە ڕێگەیشیان بۆ دابنێ بۆ پاراستنی زمانی کوردی و ئەو کەلتورە جوانە بڵێ یەکەم شت ئەبێ هەوڵدەن بۆن منە ئەو شتانەی کە بە زمانی کوردی پێشکەش دەکرێت سەیری بکەن ئەوانەی بەتایبەتی ئەوانەی کە کوردینە سڵفن بۆی کە بتوانن ببینین و بە ئەوە بزانن چۆنە سەردانی کوردستان بکەن بۆ یکە لەگەڵ خزم و کەسیان بردەوامیان بمێنێتەوە برادر و دۆستەکانیان چونکە من ئێستاش منداڵەکانم لەگەڵ مناڵەکانی کوردستان برادر هاوڕێن بە ئۆنلاین یاری دەکەن و قسەی کوردی دەکەن ئەوە یەک لە شتەکانە مەسەن ئەوی تر سەردانکردنی یەکترا پەیوەندی کۆمەڵایەتی زیاد بکەن بیانێرن بۆ قوتابخانە کوردیەکان لە ماڵەوە خۆیان هەوڵیان لەگەڵ بدەن ینی چەندین وەسیلە هەیە کە ئەبێ بەکار بێ ینی حتا من ئەو شتانم باس کرد مەسەری گەمەکردنی ئۆنلاینیش بە شێوەیەکی محدد کە دیار بکرێ ئاساییە بۆی کە مناڵەکە بتوانێت بەردەوام بێت چکە کە بتوانین لە مخاتەبەکردنی خەڵکی تر سکیلی تر دروست دەکات لە شوێنەیە ڕاستە دکتۆر تۆ باسی وت کرد ئێوە زیاتر چالاکیەکانتان لە وڵاتی بەریتانیا وایە بەڵێت بە حکمی ئەوەی کە ئێمە بنکەی سەرۆکیمان لەوەیە و خۆشم لەوێ دانیشم بۆیە وای کردووەکەوا بتوانم زیاتر لەوێ چالاکتر بم وەک لە وڵاتەکانی بەڵام لەوان تشکردومانیوە ئەی کوردەکانی تر بەڵێ هۆڵندایە ئەڵمانیا خۆ کورد ماشەڵڵا وای لێ هاتووە لە سەرتاسەری جیانە هەیە پلانتان بۆ ئەوان چییە؟ ڕاست فەرمی وەکو وتم ئێمە بەهۆی ئەوەی کەتانیمان نوێنەر دروستکەن لە چەند وڵاتێکی تر ئێستا لە خەتین لەگەریان بۆی کە بتوانین چالاکیەکانی ئەوێش زیاتر ئاکتیفکەین کە لەوەی هەیە وەکو وتیشم خۆشبەختانە ئەو خولەی مامۆستایان زۆر باش بوو بۆ ئێمە چونکە توانیمان کە چەند مامۆستایەکی بەڕێز ئاشنا بین کە لە وڵاتی جیا دەژین یعنی ئەوە نەبوو کە خولەکە زیاتر بۆ مامۆستانی بەریتانیا بێ 85 بەریتانیا بوو ئەوی تری دەرەوە بوو ینی توانیمە لە ئەڵمانیا لە چەند هۆڵندا لە چەند وڵاتێکی تریش مامۆستا بێن ئەوانە دەتوان وەکو نوێنەریمە دانیشتەکان بڵاوکەنەوە فەمە هەوڵماندای لەگەڵێن لەگەن نوێنەرەکانیشمان قسەمان کردیان ئیشاڵە لەوێش دەکەین ئیشاڵە باشە دکتۆر ئەگەر ژمارەیەکت لە بەردەما بێ پێم بڵیت چەندێک خێزانی کورتان لەگەڵایە ژمارە و خێزانە کوردانیان ئەندامە کوردەکانتان چەندێکن کە بەدەم چالاکیەکانی ئێوەیان وەکو خێزان من ناتوانم ژمارەی خێزانت پێ بدەم چونکە خێزانی کورد زۆرە لە بەریتانیا پێشوازیەکەیان چۆنە من مثلن بۆن منە لە ناوچەی مانچستەر و ئەوە دەزانم کەوا لەوانەیە 15,000 کوردی تایە ینی 15,000 کورد ژمارەیە لە منطقەیەکە هەبێ وانە ینی لە بەریتانیا بەعام کورد زۆری تایە ئێمە وەکو ئەندامەکانی خۆمان ئەندامی پرۆفشنال چکە لە لینکدئین پێیژمان هەیە جناب شارەزای لینکدئینی ئەو ژوێنێکەوە تەنها بۆ پرۆفشنال بەکاردێ زیاتر وەکو سوشال میدیا پلتفۆرمێک لەوێ زیاتر لە 500 ئەنداممان هەیە کە ناوی خۆیان لەگەڵمان نووسیە و ئامادە باشیان هەیە ئەگەر ئێمە پێویستمان بە هەر کەسێک بێ پەیوەندی پێوە بکەین وەکو باسم کرد یەک لە شتەکانی ئێمە ببین بە پردێک لە نێوان گەنجان و پرۆفشناڵەکان ئەم شوێنە ئەو بانقەمان هەیە لەخوا بزیابی گۆڵ دەکەیە لەوێ واتوانین هەر کەسێک کەمان زۆر پەیوەندیمان پێوە دەکرێت ئێمە دەڵێن دکتۆر دەمانەوێت لەو بوارە بخوێنین بەڵام نازانین ڕێگاکان چۆنە ئایا ئەوەتان پێ چۆنە ئەو شوێنە چۆن دەکرێت دەڵێم ئەگەر خۆم بزانم وڵام دەدەمەوە نەزانم ئەتیم بە دەیتەبیسەکە سەیر دەکەیم زانین چێمەریە بۆی کە بتوانین ئەو کەسە لەگەڵی ڕەبتی بکەین
باشە دکتۆر بابەتێکی تر بەڵێ ئەبینین ئێستا جیلێکی نوێ لەدایک بووە بۆ نمونە منداڵانی تەمەەن 7 ساڵ 8 ساڵ 9 ساڵ بەڵێ ئەمانە بە بۆنەی ئایپاد و بە بۆنەی با بڵێن مەکتەبی ئەهلی و شوێنانە خەریکە زمانی دایک بیرەچێتەوە زۆر گرفت باشە ئەی لێرە چی بکرێت بۆ چارەسەرکردنیە و بەڵێ خۆی ڕاستیت پێ بڵێم ئەبێت تەوعیە بەردەوام هەبێ دەبێت بەردەوام ینی ئاگدارکردنەوە هەبێ هەوڵ بدەین ئایپاد تەکنۆلۆژیا شتێکی باشە ئەگەر بە باش بەکار بهێنرێ یعنی مەسەلەن ئەتوانین بۆ نمونە ئاپی ئیدوکیشن هەیە زۆر ئاپی ئیدوکیشن هەیە بۆ منداڵەکەت دای بزێنی ینی بۆی کە منداڵەکە بتوانانی بەوانەوە تەتویر بە خۆ بدە وەکوتم کۆمەڵگە دەور دەبێنێ ینی ئەبێت دەور بکرێتەوە خولی ڕۆشنبیری بکرێتەوە بۆ دای و بابان بۆی کە پێیان بڵێن کە چۆن ئەتوانن مناڵەکانیان لە زەمەنی تەکنۆلۆژیایە ئاگاداریان بن چونکە ینی شتێکی زۆر ئەوەیە خۆ دەزانێت وڵای دکتۆر هەنێ خێزانەیە ینیها زۆر بە شانازیەوە باسیەکاڵێ مناڵەکەم کوردی نازانێ کاکە بۆ بێ کوردی زۆر هەڵەیە زۆر هەڵەیە جا باشە دکتۆر گرفتێکی تر بڵێ تەوان هەمومانە زانین زانینی زمانێکی تر غیری زمانی دایک زەرورە شتێکی باشە بڵێ بەڵام چۆن دایکان و باوکان بتوانن هاوسەنجی لە نێوان زمانی دایک و فێربوونی زمانێکی بیانی بۆ منداڵەکانیان ڕابگرن بڵێ وەکو وتم هاوسەنگەکە خۆی تۆم مثلەن مەبەست لە کوردستانیان لە تاراوگەیە مەبەستم هەم لە تاراوگەیە مەبەستم هەم لە کوردستانە بڵێ لە تاراوگە مثلەن بۆ نمونە خۆی لە تاراوگە وەزعەکە خراپترە بۆیە من دەڵێم دەرەگەیانە چونکە لێرە بە حکمی ئەوەی کە کۆمەڵگە کوردیە تو زمانەکەت پارێزراوە چۆنە بێ باش تاڕادەیەک پارێزراوە بەڵام لە تاراوگە گرفتەکە گەورەترە چونکە لەبەرەوەی دەور و بەرەکە زمانی دووەمە قیشەکەمان زۆر قورسە بۆیە من پێشنیارەکەم دایمە کە ئەگەر لە شارەکانە خۆشببختانە مەکتەبی کوردی هەیە کە کراوەتەوە مامۆستایانی بەڕێزی خۆبەخش لە چەندین شار کردویانتەوە ئەو ئەرکیان کێشاوە دەرس بە مناڵەکان داوا دەکەم لە دایە و بابم منداڵەکان ببن بۆ ئەو شوێنانە چونکە لەبەرەوەی بادان نەبڕێن ینی ڕاستە زمانی ئینگلیزی یا مەسەن زمانەکەی تر زمانی کۆمەڵگەی پێویستان پێ و باشە بەڵام نابێ کەلتور و زمانی خۆشت لەبیر بکەیت چونکە لەو قوتابخانانە جگە لەوەی زمان فێر دەکرێن هەروەها کەلتوریش فێر دەکرێن مەسەن بۆ نمونە بۆنە نیشتیمانیەکان لەوێ یادی دەکرێتەوە کە لەوێ یاد دەکرێتەوە قوتابیەکە منداڵەکە دەزانەیە کە ئێمە چیمان هەیە بۆنەکانمان چییە کەلچەرمان چییە هیستوریمان ڕابردوومان چییە ئەوە پێویستە پێیان بگات چونکە ئەگەرنا بەداخەوەزەکە باش دکتۆریوە زۆر بەخێربەی من ماوەی بەرنامەکەم هەر ئەوە نەبوو بڵێ حەزمەکە زیاتر گفتوگۆ بکەین نمونەت زۆر بێ ئەوەی لە دەستان بێ بۆ پاراستنی زمان و کەلتوری کوردی هیوادارن بەجێ بگەن و لایانی پەیوەندیداریش ئەگەر ئەرکیشیان لەسەر شانبێ هیواداری هاوکاری تام بکەن دووبارە بەخێر بێن زۆر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ میوانداریکردنمان هەر خێرش خۆش سپاس